بەدیار دیمەنە تۆمارکراوەکانی 29 ساڵ لەمەوبەری یەکەم ڕۆژی ڕاپەڕینەوە دانیشتووە. دیمەنگەلێک بە کامێراکەی سەرشانی تۆماری کردوون. ئومێدی مامڕسووڵی بڵباز لەگەڵ خرۆشانی جەماوەر لە 5000 ساڵی 91 بیر لە دۆکیومێنتکردنی دیمەنەکانی ڕاپەڕین دەکاتەوە. بەیانەکەی زوو کە هەستم هاتمە دەرەوە سێرم کرد هەندێک لە هاوڕێکانم چەکیان پێبوو بەلامەوە زۆر غەریب بوو. تر منیش چەکدار نەبووم بیرم کردەوە چی زووە پەلە بکەم بڕۆمەوە ماڵەوە کامیرەکەم تاودەم چونکە هەمیشە مێژوو سەرکەوتوان دەینووسنەوە. وتم با من ئەو جارە بتوانم تۆماری بکەم ئەگەر سەرکەوت بووین ئەوە شتێکی زۆر زۆر باشمان کردووە ئەو شتێک کە دەیکەم تۆمار دەکرێت ئەگەریش نا دەمێنێتەوە بۆ ئایندە تر هەر سوودێکی خۆی دەبێت. سیرکردنی دیمەنە تۆمارکراوەکان دەمبەنەوە بۆ ساتی ڕۆژانی ڕاپەڕین. ڕۆژانێک زوڵم و زۆرداری بەعێز لەو پەڕی ئەستوری پچڕا و خۆشی و شادی کەوتە سەر ڕوخساری میلەتێکی ستەمدیدە. ئەمە قسەی ئومێدی مامڕسووڵە. بربەیانی ڕاپەڕینەکە جوانترین دیمەنەکانن و بەرزترین دیمەنەکان کە هەرگیز دووبارە نابێتەوە. دیارە خەڵکی سادە ئەوام وەک عەربی دەڵێن هەمووی لەسەر جادە و کۆڵانەکان بوو. کەس نەبوو بڵێ ئەمە فڵان حیزبە ئەوە فڵان ڕەنگە ئەوە فڵانەوەیە. هەموو یەک دڵ و یەکگیان لە پێناوی کوردستان و لە پێناوی ئەو قەزیە پیرۆزەی کە بە هەزاران شەهیدمان لە پێناویداوە هەموو خەڵکە لەسەر جادە بوون. ڕاپەڕین بەرهەمی زوڵم و زۆرداری ڕژێم و یەکهەڵوێستی کورد بوو. ئەرشیفکردنی دیمەنەکانی ڕۆژانی ڕاپەڕین ئەگەر بۆ ئێمەی کورد باخی مێژوویان هەبێ بۆ وێنەگری دیمەنەکان وەک خۆی دەڵێ سەرمایەیەکی گەورەی معنەوین و شانازیان پێوە دەکەن. ڕاستە ئەوانە مێژوویەکی معنەوی زۆر زۆر گەورن هەم بۆ گەلەکەم دواتر گەورەترین شاهادەی فەخر و شانازیە بۆ من کە خاوەنی ئەو ئەرشیفە درێژەم. ئەو وێنەگرەی ڕۆژانی ڕاپەڕین ئێستا ئەرشیفێکی دەوڵەمەندی لە دیمەنە تۆمارکراوەکانی ڕۆژانی سەرەتای ڕاپەڕینی ڕانیە و دەوروبەری هەیە. بەشێک لەو ئەرشیفە بڵاو کراوەتەوە و بەشێکی تری هێشتا پارێزراوە و بڵاو نەکراوەتەوە. ئارەسەمین کوردستان 24 ڕانیە.